تۆ الحەمدە سپاسی خوا بکە کە تۆ پیاوی یا ئافرەتی، نێری یا مێی. ئەزانی کەسانێکەیە نە نێرن نەمێن تێکەڵەن سپاسی خوا بکە مناڵەکەت کچە، 100% کچە، 100% کوڕە. خەڵکی وایە دەموچاوی پیاوە لە دەموچاوی بە خواری ئافرەت، هەیشە بە پێچەوانەوە. ئایا سپاسی خوات کردووە لەسەر ئەم نیعمەتانە؟ تۆ ئێمەش کێشەیەکمانەیە کاتێ ئەم کەسانە دەبینین، جارێ پیاوێک دەبینی دەموچاوی پیاوە بەڵام وەکو جسم 170-80 ئافرەت، هەیشە بە پێچەوانەوە، هەیە 50-50. بۆیە سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتەی کە خوا پێتی بەخشیوە. هەیە قسەی وەکو پیا وایە بەڵام خۆی لاشەی ئافرەتە، هەیشە بە پێچەوانەوە. ئایا هەتا ئێستا زانیت ئەمە نیعمەتێکی گەورەی خوایە بەسەر خۆت و ماڵ و مناڵ و کەس و کارتەوە؟ بەردەوام بڵێ خوایە ئەم نیعمەتەم لێ نەسێنیتەوە، چونکە ئەوانە ژیانیان زۆر ناخۆشە. بڕۆ گفتوگۆیان لەگەڵا بکە بیان دوێنە، لە حاڵەتێکی نەفسی زۆر ناخۆشە. ئێ خەڵکی وایە دێڵێ مامۆستا ئەو تا بە دەموچاو من پیاوم، بەس بەخوا لەمە خوارم ئافرەت، من چی بکەم؟ ئێ باشە من چی بکەم؟ یعنی ناو کۆمەڵگایەکە ئەژیم نازانم چی بکەم، یعنی جلی پیاو لەبەر دەکەم، من پیاو نیم لە ڕاستیە، بەس دەموچاوم وەک پیاو وایە، جلی ئافرەت لەبەر دەکەم، کۆمەڵگا هەمووی نەفرەتم لێیەکە. سپاسی خوا بکە لە ئەسەر ئەم نیعمەتەکە تۆ یا ماڵ و مناڵەکەت کەس و کارەکەت نێرن یامێن تەواو تێکەڵەنین، چونکە ئەوانە معانات و کێشەیان زۆرە و ئێمە جاروایچین گاڵتەیان پێەکەین. گاڵتەیان پێ مەکە، سپاسی خوا بکە کە تۆ وانیت، دوعای خێری بۆ بکە، دڵی بدەرەوە، گاڵتەی پێ مەگۆ پێوەم ڕامە بێرە، چونکە خوای گەورە لەوانەیە بەهۆی دوعایەکی ئەو کەسە و بەهۆی دڵشکاندنی ئەو ئینسانەوە خوای گەورە تۆڵەت لێ بکاتەوە، سەرگەردانت بکات، زەلیل و ڕسوای دنیا و قیامەتت بکات. گاڵتە بە خەڵکی مەکە، ئەوەی کە بەسەرتەوەی هەموو نیعمەتی خوایە، وما بكم من نعمة فمن الله. خوای گەورە دەفەرمێ هەرچی نیعمەتێک بەسەر ئێوەی هەمووی نیعمەتی خوایە، سپاسی خوا بکە لەسەری.